ئێمە وەکو لیژنەکانی بەڕێوەبەتی چاودێری بازرگانی سلێمانی بە بەردەوامی لە ئەرک و فەرمانین وەکو بەڕاست دەزانی ئەمە ڕۆژی هەینیە سەردانی سنووری گەڕێکی برای مەحمەمان کردو فرۆشەرانی سادی سەرەکی برای مەحمە ئەوەی سەردان کراوە بە شێوەی گشتی سەوزۆمی و فرۆشەکان دەستخۆشیان لەکەین پابەند و سەریان هەڵواستیوە بەڵام پابەندی ئەو ڕێنمایانن کە لە پەرستگاری سلێمانی و لیژنەی بەرەنگابوونەوەی دەستی کۆرۆنا دەرکراوە بە کێشانی تەنافیەوە ئاگاداکرانەوە سەرجەمیان پابند کران پێوەی و سەبونخانە و فڕن و ئەو شیرەمە نیشتانی کە لێرن سەرجەمیان پابندی ڕێنمایەکانن و ڕێنمایی زیاتریان پێراوە کە بێ زیاتر ئاگادار بن چکە ئەمە بۆ تەندروستی گشتیە و بۆ مەسلحەتی گشتیە و ئەوەی لە ئەستۆی ئێمە بە ئێمە بکرێ ئێمە بەردەوامی لە کارەکەمەوە لەسەر شەقام ماوی نەتەوانێ و خزمەتی شارەکەی خۆمان و خەڵکی خۆمان و کورسانی خۆمانەکەی داوا لە فرۆشیارانەکەین پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن پابندی ڕێنمایەکانی بەڕێوەبەتی چاودێری بازرگانی بن ئەم ڕێنمایانە لە بەرژەوەندی تەندروستی خۆیان و هەوڵاتیانە بەگشتی و داوا لەو دوکان و فرۆشیارانە ئاگەن کە ڕێیان پێ نەدراوە دوکانەکانیان بکەنەوانێ بانی کەنەوانێ و